ناوم ڕۆژگار عەبدوڵڵا ڕەسووڵە بەرپرسی هۆبەی هەنگم بڕوانامەی ماستەرم هەیە لە بواری پەروەردەی هەنگ و نەخۆشیەکانی هەنگە. نزیکی 20 ساڵە لەم بوارەیە ئیشەکەم لە کاری پەروەردەی هەنگە و ئیشی ئێمە لەم هۆبەیە زیاتر لەسەر ئەساسی ئەو کێشانەیە کە خەڵک هەیەی و زیاتر دەربارەی ئەو دەرچوونانەی کە سەردانی هەنگاوانان ئەکرێت کێشەیەکیان هەیە و پێویستیان بەچێ زیاتر ڕێنمایی هەنگاوانان ئەەکەین بۆی بە شێوازێکی چەند دروستتر و دوور لە فەوتانی هەنگەکانیان کار بکەن. تەمان هەنگ بوونەوەرێکی زۆر پیرۆزە، هەم لە ئاەتی پیرۆزی قورئانە هاتووە و هەم لە جیهانی شارڕێزێکی گەورەی لە ئێجیریە. لەبەرەوەی بەوە ناسراوە هەنگ بایۆ ئیندیکەیتەرە، واتە هەنگ ناسەرەوەیکی ژینگەییە بۆ ئەوی بزانی ژینگەکەت شیاوە بەکەڵکی ژیانیە یان نایەت. لەبەرەوەی هەنگ خاوەنی سیستمێکی بەرگری تەواوە، هیچ کەم و کوڕی نییە، بەڵام ئەگەر گۆڕانکاریەک لە کەشوهەوایە لە پیسبوونی ژینگەیە هەبێت پێش هەموو کەسێک ئەو هەستی پێیەکا و لە ناوەچێت. تەمان هەنگوین ئەمە کەی بینین هەنگوینێکە خۆی دروستی کردووە، ئەو هەنگوینە نییە کە لە شەکراوە بدێ بە هەنگوینی باش تا ئێستا کە ڕیکۆرد کراوە و تۆمار کراوە نزیکی 181 کۆمپۆننتی تایە، واتە پێکاتی تایە، چەندین جۆری ئەنزیمی تایە، چەندین جۆری ترشەکانی تایە، چەندین جۆری مەوادی معادنی تایە کە ئەمە هەمووی بەکارهێنێتەوە بۆ بەرگری لەشی خۆی هەنگەکە. کاتێک ئێمە ئەم سەرەتە گەورەی لێسەنین بەڕاستی بێتە هۆی دابەزینی بەرگری لەشی هەنگەکە و ئەوە شەکە مرۆڤ ئیسفادەی لێ کردووە وەکو سەرچاوەیەکی دەرمان بەکاری هێناوە بۆ نەخۆشی. لەبەرەوەش زۆر گرنگە هەنگوین وا حساب کرێت کە دەرمانە نەک تامە. بەڵێ لە ڕاستیدا کاتێک هەنگ تووشی کەم خۆراکیە بێت و ئێمە دەچین شەکراوێ دین لە بری، ئەمە کارێکی باش نییە بەڵام ناچاریە. لەبەرەوەی کە هەنگوین پێکاتەکانی زۆرن، ئێمە شەکراو کە ئەدەین بە هەنگ شەکراوە پێکاتۆ لە شەکری سوکەرۆس و شەکری سوکەرۆس بەدیلی هەنگوین نییە بەڕاستی، ئەبێ ئەو پێکاتانە نزیکینەوە بۆی کوواڵتەکەی نزیک بێتەوە لە ئەو هەنگوینی کە خۆی دروستی کردووە. لەبەرەوە کاتێک ئێمە شەکراوە دەین بە هەنگ پێچەکەی جیاوازە، ڕێژەی ترشی و تفتێکی جیاوازە، پێچەکەی نزیکی 6 و هەنگوین پێچەکەی نزیکی لە 4.5 لە 5 تا 5.5 ڕات. لەبەرەوە باشتر وایە ئێمە ئەو شەکراوی کە ئیدێنێ پێچەکەی نزیک بکەینەوە لەو ژمارەیە کە ژمارە 5.5. پرسیارێکی زۆر باوە لەسەر هەنگوین کە چۆن هەنگوینی ئەسڵ و عادی لە یەک جاکەینەوە. بەڕاستی ئەمە زۆر زەحمەتە بۆ ئێمەش و ئێمە زۆرتر ئەتیمادمان لەسەر ئەو کەسێک کە دەیناسین و لەسەر ئەو ژینگەیە کە هەنگێت یا پەروەردە کردووە. بۆ نمونە لە ژینگەیەکی وایە ئێمە خۆمان نەزانین کە شەکراومان نەداوە بە هەنگەکە و لێرە سەرچاوێکی شەکری دەرەچی نیە جگەلەوەی کە گوڵەکان بە شێوەیەکی سروشتین. لەبەرەوە ئەگەر ئێمە ئەو کەسەمان ناسی کە هەنگوینەکەی لێکرین باشترین دلیلە کە جێی باوەڕ بێ ئەو کەسی هەنگوینەکەی لێکرین دەنا ئەو پشکنینەی بۆ هەنگوینەکە ئاکرێت زۆر نرخی زۆرە و هیچ کەسێک ناتوانێت بۆ کڕینی کیلۆیەک هەنگوین ئەوە بکات لە بری ئەوەی کە گومانی لا دروست بێ یاخود نەزانێ هەنگوینەکە ئەسڵی عادی. لەبەرەوە باشترین شتەوەیە ئەو کەسە بناسی کە هەنگوینەکەی لێکری و کەسێکی باوەڕ پێکراو بێ، دەنابێت پاڵپشت بە مختبەرێکی زۆر پێشکەوتوو بەستی بۆ جاکردنەوەی هەنگوینی ئەسڵ و عادی. کاتێک پشکنینەکەی بەڕاستی پێویستە لە کاتی پشکنینەکەیە سەیری هەنگەکان بکەی، ئەو کێشانەی کە دروستە بێت زۆر جار مووی لە شێنگەکان ئەگەر لێ بوو بۆ ئەوە جێی پرسیارە حەجمیان زۆر بچوو بۆ هەر جێی پرسیارە ئەگە باڵە قرتە واتە شێواوی باڵیان تیا بوو یاخود جۆرێک لەوەی هەست پێ کرد کە جۆرێک لە هەڵسوکەوتی ناڕێکیان هەیە، ئەمانە هەمووی سەرچاوی نەخۆشی دەرەخات لە کوورەکەی توێیە و زۆر جاریژە بێ بگەڕی بۆ بەم جۆرە بێ بگەڕی بۆ ئەم هەڵاڵی کە کۆیان کردوێتەوە بەبێ بوونی ئەم هەڵاڵەیە هەنگ ناتوانێ بژی. ئەمە هیچێکە لەو سەرچاوانی کە بەچەکانی پێ بەخێوەکات و پێویستە بۆ شاژنەکەی بۆ شاهنگەکەی، چکە شاهنگێ مازانی لە ڕاستیە تەنها و تەنها پێویستی بە خۆراکی شاهانەیە. خۆراکی شاهانەش سەرچاوەکەی دروستبوونەکەی لەلایەن کارکەرەکانەوە کاتێک ئەم جۆرە هەڵاڵەیە ئەخۆن
نەخۆشیەکان ئەکرێن بە سێ جۆرەوە نەخۆشیەکانی کە لە ڕووی پاسۆزجینەوە تووشە بن نەخۆشی کە ڕوویە بەکتریە ڤایرەسیە ئەم سێ جۆرە کە زۆر زەحمەتە بۆ هەنگەوان هەم جای کاتەوە هەم بتوانێت زۆر بە ئاسانی چارەسەریکە بەڵام لە هەمویان خەتەرتر ترسناکترەوەیە کە نەخۆشی ڤایرەسیمان توش بێت لەبەرەوەی نەخۆشی ڤایرەسیەکان چارەسەریان نییە و ناتوانین ئێمە بە ئاسانی دەرباز بین لێیان و فەحسکردنی تا ڕادێکی زۆر گرانە بێ پاڵپشت بە تاقیگەیەکی زۆر پێشکەوت و دەستنیشانێکی کە نەخۆشی ڤایرۆسەکەت چییە؟ چونکە زۆر جار وجودی نەخۆشی ڤایرۆسی لە کوورەکەی توە هیچ کێشەیەکت بۆ دروست ناکات بەڵام زۆر جار لە زیابوونەکە لەوانێت بێت هۆی لە ناوبردنی کوورەکەت بەڵام چۆن بیناسینەوە بەڕاستی نەخۆشی ڤایرۆسیەکان زۆربەیان مووی لەشی سەر هەنگەکە لێ بێتەوە زۆربەیان وا لە هەنگاکە کە هەڵسوکەوتی ناڕێککەن چنە دەرەوە لە کوورەکە یاخود دەست و قاچەکانیان چکە نەخۆشیەکان زۆربەی نەخۆشی ڤایرۆسەکان لە ماسوولەکانیانێن بێتە هۆی ئەوەی کە جوڵەیان لە قاچ و دەستەکانە بوەستێنێ و زۆر خێرابیان کوژێ و لە ناویان بەرێ و هەندێکیان لە هەنگە گەورەکانە دەن و هەندێکیان لە کرمۆکە و لە پیوپاکانە ئەدەن ئەوانەی کە هێشتا نەبوون بە هەنگی تەواو لە دوای نەخۆشی بەکتریمان هەیە نەخۆشی بەکتریەکانیش تقریبان هیانە چارەسەری ئاسانەوە هەشیان خۆیان چارەسەرە بن بەبێت دەستێوەردانی ئێمە و هەندێکیشان زۆر ترسناکن نزیکی 50 ساڵ لە کوورەکە ئامێنێتەوە لە دوای ئەویش نەخۆشیە کەڕوویەکانە نەخۆشیە کەڕوویەکان پێویستی بە تاقیگەیەکی زۆر پێشکەوتوو نیە لە بەرەوەی ناسینەوەی ئاسانترە و ئەتوانین دەستنیشانی بکەین بەڵام ئەویش بە هەمان شێوە هەم بۆ مرۆڤ خەتەرە و هەم بۆ هەنگەکەشە بێ زۆر ئاگامان لێ بێ بەڵام زۆربەی نەخۆشیە کۆڕەکان لە ئەنجامی بوونی شێ لە کوورەکەیە زیاتر دروستە بن لە وڵاتی ئێمە زۆر کەم و دەگمەنن تەنها دوو نەخۆشی نەبێت کە نۆزیمای سیرانە و نۆزیمای ئەپیسە کە نەخۆشیش کە ڕوویە بەڵام بەڕاستی تا ڕادێکی زۆر چارەسەریان نیەوانش. لە کۆنا پێویستی بەوە نەبوو زۆر لە زانستی هەنگ بزانی لەبەرەوەی کە سەرچاوی نەخۆشیەکان زۆر دووربوون لە ئێمەوە و یاخود بەو شکڵە بەربڵاو نەبوون یاخود هەر وجودیان نەبووە لە کۆنا چەند نەخۆشیی ڤایرەسی هەبووە ئێستا ژمارەیان نزیک بۆ تۆ لە 30 نەخۆشی ڤایرەسی کە تووشی هەنگە بێت نەخۆشی نۆزیمای سیرانە تازە دروست بۆ جاران نەبوو ئێستا کە هەنگ لە ناوەبات لەبەرەوە ئەمانە زۆرێک لە نەخۆشیەکان کە وجودیان نەبووە پێویستی بۆ نەبوو زانستێکی باشت هەبێت بەرهەمی هەنگکە زۆر بووە بەرهەمی هەنگکە لەبەرەوە زۆر بووە هەنگ کاتێک تووشی جۆرێک لە نەخۆشیە بێ ناتوانێت کار بکات و کارنەکردنی هەنگ کاریگەری تەواوی هەیە لەسەر بەرهەمەکەی لە کۆنا لەوانەیە نزیکی 25 کیلۆ هەنگوینیان دەرهێنابێ لە کوورەیەکە لە ئێستا دابەزیەوە بۆ خوارد 4 کیلۆ و ساڵی پار و ئەم ساڵیش ڕەنگە نەگاتە 1 کیلۆ ئەمە بەداخەوەی کە لە وڵاتانی پێشکەوتووە لە سەر و 25 کیلۆیە لە هەندێک وڵات دەگاتە 50 کیلۆ بۆ هەر سنووقێک لە ئێستادا بەداخەوە بۆ 2 ساڵە چێت یەکێکە لە 2 ساڵە خراپەکانی کە بەسەر هەنگ هاتووە بەرهەمی هەنگ بە جۆرێک دابەزیوە بە جۆرێک تووشی نەبوونی خۆراکی بووە کە ڕەنگە لە زۆر شوێن لە سەر و لە سایهشتایانکانمان فەوتا بێ ئەمە ئەوە دەرەخات کە ژینگەکە وردە بەرە ئەوە چێکە لە هەندێک ناوچە وەکو جۆرێک لە بیابانی لێ هاتووە کە هەنگ ناتوانێت چیدی لەو شوێنەیە بژی ئەو تەکنیکەی کە ئێمە زۆر پشتی پێبەستین یەکەمیان سنووقەکەی جۆری سنووقەکە بێ ستاندەرد بێ واتە لە جۆری لانگسترۆز بێ واتە قیاسەکەی بەم شکڵە بێ ئیتارەکانی لە سنووقێک بۆ سنووقێک کە بتوانی بیگوازیتەوە ئەمە پێوترێت شێوازێکی نوێی پەروەردە کە لە سنووقا بەکارهێنین و بتوانرێت مە پێوترێن نهۆمێک یا دوو نهۆم یا سێ نهۆم بتوانی بخیتە سەر هەنگەکە لەبەرەوەی کە ئێمە ئەمانەیە بەرهەممان زۆر بێ ئێمە بە شێوەیەکی ئابووری ئەگەر لێکی بینەوە لە سنووقێکی کۆنا یا لە سەبەتەیەکی کە لە لادەکان بەکاراتوە بەرهەمەکە زۆر کەم بووە بەس لەمەیە ئەتوانین نزیکی بۆ 25 کیلۆ بۆ 30 کیلۆ هەنگوین بەرهەم بێت ئەگەر بتوانی لە ژینگەیەکە کە سەرچاوی خۆراکی باش بێ وەکو تەکنیکانە چییە؟
لەم جۆرە سنووقە ئەتوانین قەڵاتچووی ئەو ڤاروایە بکەین، ئەتوانین پشکنین بکەین، ئەتوانین لە کاتی پێویستە ئەو خۆراکانی بۆ دانین کە تووشی کەمیە بێ لە ناو سنووقەکەتە، وەکو بەدیلی پرۆتینەکەی، بەدیلی شەکرەکەی و یاخود هەویری بۆ دابنین لە وەرزی زستانە، ئەمە وای لێ کات هەنکە زیاتر بەرەو پێش بچێونەوە سێ لە کات.